یادداشتەکەیان معقوڵە و بەجێیە ماوەی بانگەشە لە کوردستان لە ماوەکانی ڕابردوو لە ڕاستیە هەم سەرێشە بووە بۆ خەڵک هەم ماوەیەکی زۆر بووە و هەم طریقەی تر ئێستا پێیا بووە حزب و کیان و لایەنە سیاسیەکان ئەتوانن دەستیان بگا بە دەنگدەر و خەڵکی کوردستان. بۆ زانیاری جەنابتان و بۆ زانیاری ئەم ڕێکخراوە خۆشەویستانەش ئێمە ژمارەی پێویستی پەرلەمانتاران زیاتر لە 2 مانگ پێش ینی نزیکەی 2 مانگ پێش ئێستا ئێمە داوامان لە کۆمیسیۆن کردووە کە هەم ماوەی بانگەشە لە 10 بۆ 15 ڕۆژ بێ و هەم ئەو پەڕ و فلێکس و قەرەباڵخی کە لە شەقامی شار و شارۆچکەکانی کوردستان هەیە لە کاتی حملەکانە کەم بکرێتەوە. کۆمیسیۆن لەگەڵ شارەوانی و لەگەڵ نوێنەری لایەنەکان لە ناو هەموو شار و شارەچەکان شوێنێک تەحدید بکات لەو شوێنە حزب و کیانەکان بۆیان هەبێ بانگەشەی خۆیان بکەنوە پۆستەر و فلێکسی خۆیان و کاندیدەکانیان هەڵبواسن. خۆشبەختانە ئێمە چەند جارێکیش مفاتحەی کۆمیسیۆنمان کردو. کۆمیسیۆن داواکەی ئێمەی پەرلەمانتارانی بەهەند وەرگرتووە و وعدیان داوە کە ماوەی بانگەشەی هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کەم بکرێتەوە و ئەو داوایی ئێمەی پەرلەمانتاران کە ئێستا ڕێکخراوەکانیش خۆشبەختانە ئیکەن لەلایەن کۆمیسیۆنەوە بەهەند وەرگیراوە و ئێمە کاری جدیتریش لەسەرماکەین.